دکتۆرە شایستە ئەم جۆرە لە ڕاهێنان کە بۆ منە ژمارەکان یاری پێەکەم یان حرەکاتەکانی دەست ئەمە ڕاستۆخۆوە کا من مێشکم بەهێز بێ بۆ من ڕەنگە کەسێک پرسێجامە پەیوەندی بە شعرێکی نالی سالمۆیە بتوانم لە بەریکەم یان خودت پەیوەندی بە چوار بیردۆزی بیرکاری و فیزیا و کیمیاوە هەیە ئاسانتر بتوانم لە بەریکەمیان ئەوانەی لە لغاتن زمانیان باش نییە بتوانن خوشەوەمانای زیاتر لە بەرکەن. ئەمە کلیلی چوو لە ناو تەکنیکەکانە وەکو وتمان ئێمە پێویستە تەرکیزمان بەهێزکەین بۆی بتوانین تەکنیکەکان جێبەجێکەین چکە من ئەگەر بمەوێت بۆ نەفێری سایقی ئەبیت لە ئەوڵەوە تەرکیز لە لای نەبێت لەوانەیە خۆ پێشی بە چوار دیوارە وەنیا کەواتە پێش ئەوەی علمەکە و پێ پێشەوەی تەکنیکی لێخوڕین و بزانی گەڕ لێکوێدا ئەنی کامە بانزینەکە ئەمە ئۆستۆپە پێش ئەوەی ئەم تەکنیکە فێربی ئەبێت تەرکیزێ لە لای بێ ئەم تەمرینانەی باسمان کردن هی تەرکیزن يعني تو تركيز أبي بهسكي بوي داغلي تكنيكا كان يادقى إنجا تكنيكا كان يادقى إما بساعاتك بدو ساعات ناتوين بس كينو بلين أو فلان تكنيك يادقى تكنيك مان هي بو نمونا تكنيكي سيستمي سريكي مان هي كبجمارة شد لبر أكين طبعا تكنيكا زور أسانة أجر بيخوينيتو لبرو شرحكي باشي أبي بكسكي باشي جبو شرحكات لي تبقي أتواني بريزبندي شد لبركي بجمارة شو بيوبلن بۆ نمونە با من نمونەیەکتان پێ بڵێم با بڵین ڕیزبەندی 104 سوورەتی قورئانمانەیە باشە کەسێک ئەتوانی چۆن لەبەریکە ئەتوانی سەعاتێکی بۆ دانەی هەر 104 ڕیزبەندیەکە بە سەعاتێک لەبەرکەی پێشە بڵێن مەسەلەن سوورەتی ژمارە 42 چییە ئەتوانی بڵێ شورایە طبعا وایە شتەکە پێشە بڵێن مەسەلەن سوورەتی ژمارە 14 چییە ئەڵێ ئیبراهیمە یان ناوەکەی پێ بڵێن یان ناوی سوورەتەکە و پێ بڵێن ئەم تەمرینە زوو ئەوەی خۆشە شتەکە و پێ بڵێن ناوەکە و پێ بڵێن ژمارەکە ئەزانی ژمارەکە و پێ بڵێن ناوەکە ئەزانی لەوانەیە بۆ کەسێک ئێستا بیستە بڵێ ئەوە چیە چۆن ئەکرێت بەس کەسێکیش لە هەمان کاتا دەورەکەی خوێند بێ سیستمی سەرەکی خوێند بێ زۆر ئاسانە بووی مثلا لەوانەیە پێ بڵێن سوورەتی ژمارە 24 چی یەکسەر ئەڵێ نورە ئەگەر پێ بڵێن حەج چەنە ئەڵێ 22 يعني تمرينك آواهية بو أمن منير بو أيام هر آواه وايا بالفعل يعني أكيد كانوا لبرتن لدانا نيشتم لبريكم بس كلا تمرينة بتلابا موتوا أما أنا بير ما أخون بو چونك اشتكى آواهية يعني تمرينك آواهية كأيكيد بيرنا تشتوا دكتورة ما كات من طابو والله حسكم بكرتي أماجيك بك إما نموني برشاو من هي لجيهان دا ككسانك أم تكنيكانيان بكار هنا بيو مش كان بهس كربي الأولمبياتا باش داريان كردبي نموني ومان هي بەدڵنیاییەوە یەکێک لەو کەسانی کە زۆر زۆر بە ناوبانگە با بڵین ناوبانگێکی باشی هەبوو لە بەتایبەتی لە ساڵی 2015 و 16 و حەڤەکە بوو بە با بڵین خۆی بەخۆی ئەوت ئایم وڵد نمبەر 1 یعنی من ژمارەیەکی هەموو جیهانم ئەلێکس مۆلی بوو کە ئێستا حالیان دکتۆرە 30 ساڵە ئەو کەسە ئەمریکیە يعني بەپی ساڵەکان کاتەکەی کەمتری ئەکردەوە هەر ساڵە و ڕیزبەندی ئەو شتانەشی کە لەبەری ئەکرد زیاتر بوو بۆ نمونە لە ڕیزبەندی ساڵێکە تەنها بە 12 چرکەونی و توانیوێتی 59 ڕیزبەندی لەبەرکە لە چرکەیە ئەمە شتێکی زۆر زۆر کەمە و لە هەمان کاتیشا چەندەها کەسمان هەیە ئێمە IQ-یەکی باشیان هەیە ئەمە باسی ئەومان نەکرد IQ چییە فەرقی IQ لەگەڵ با بڵێن کەسێک IQ بەرز بێ لەگەڵ کەسێک کە خۆی زاکری خۆی باشکات چییە ئەو کەسانی کە با بڵین IQ-یان بەرزە ئەکرێ نەژبن بە هیچ ئەو کەسانشی کە لە ئەساسە IQ-یان باش نەبوو ئەکرێ IQ-یان بەرزکەنەوە زۆر زۆر زیرەک بن یەکێکی کە لەو کەسانی کە IQ-یەکی زۆر باشی هەیە با بڵین لە سەرووی ڕادی ئەتیادیەوەیە کریستۆفەر لەنگانە با بڵین کەسێک بوو ئەو دەرەجی IQ-کەی 200 بەڵام تۆ بە 200 لە کێڵگەیەکی ئەسپا ئیش بکەین بە IQ-یەکی 200 معنای ئەوەی ئیش لەسەر خۆ نەکردو معنای ئەوەیە زیرەکیەکەت بۆ شتێک بەکار نهێناوە کە ئیسفادی بۆ حیاتی خۆتیا بکەین ئەم نمونەیە بۆیە باسەکەم یعنی گەر کەسێکیش IQ باش بێت مەرجنیە بگا بە هەموو شتێک و ئیتر کەسێکی زۆر زۆر زیرەک و باش بێت کەسێکیش IQ-یەکی نزمی هەبێت بە پێچەوانەوە بێت ئێستا لە کوردستان ئەوانەی IQ-یان نزمە لە هەمومان باشترن هەمووی بۆ بە ڕئیس و سیاسی و مانە مۆزوعەکە تێک نییە وەک هاوکارم باسی کاتمان نەماوە بەس باسان نمونەی ناوخۆ ئەوانەی بەشدار بوون لەگەڵ ئێوە با بڵێن ئێمەمانە تەمەڵین بین بەشدار بین وەزمان باشە بێت دوای بەدڵنیاییەوە تەلەبەمان هەیە چۆن بەشدار بین لەکوێ خوێندکارێک ئێستا پێی خۆش بێ بزانێ چۆن لینک لەگەڵ ئێوە دروست کات چۆن وانەکانتان ئێمە دەوراتمان هەیە ئەتوانی یعنی پەیوەندی بکەی بە ئاوات ئەکادیمیەوە خۆرمان زۆرە بە تایبەتی بۆ پەرەپێدانی یادگا ئێستا حالیان ئەو دەورەیە کە لە بەردەستمانەیە چالاکردنی مێشک زۆر باش ئیشی لەسەر ئەەکەین و اینجا هەر لە پەیژەکەش ئەوە بڵاوکراوەتەوە ڕەئی ئەو بەشداروانی کە بەشداریان کرد لە سوسیال میدیا پێشتانەیە با بڵێن لە تۆڕی بەڵێ لە هەموو تۆڕە کۆمەڵایەتی
نێتیەکان و لە یوتیوبیش چەنەڵمان هەیە ئاوات ئەکادمی لە سنتەرە یا ئۆنلاینە بێ لە شارەکانە یان ئۆنلاینە و ئەتوانی بەدڵی خۆ لە ماڵەوە بە زوم بەشداربی لە دەرسەکانە ئەمە شتێکی باش من ئەچم بۆنیە ئەوە قەناعەت بوو کردوتەوە هەر زۆر باش ئەو فەرقی کە پێی ئەەکەی ئەبێ خۆ هەستی پێ بکە یانی لە تەلەبەیەکەوە بۆ کەسێک کە ئەگۆڕێ لە کەسێکەوە بۆ کەسێک کە با بڵێن مەسان تەلەبەمان هەبووە ئەو کاتانی کە لەگەڵ ئێمەیا بووە پێشتر دەرەجەیەکی زۆر کەمی هێناوە لە دوای دەورەکە من ساڵانە خۆم تەلەبەم هەیە کە دەرەجی زۆر بەرز بەدەست ئێنن کولی تۆ بەدەست ئێنن ئەوە زۆر زۆر دڵخۆشکەرە ینی هەموو جارێک تۆ ڕێوە سیستمی ئاکتیڤە بێتەوە بەو شتەوە بڵین خۆت حەزەکەی خەڵات بخۆت بیتەوە زۆر باشە زۆر سپاس بۆ دکتۆرە شایستە ناجی ڕاهێنەری یادگا هیوادارم کاس و تا لە بابەتەکە بینی بێ